بەنسبەت ڕێژەی بارانبارین ئەم ساڵ تاکو ئێستا ینی ئەو تاریکە ئێستا کە قسەی لەسەر دەکەین کێشەی ینی بارانەکان بەپێی پێویست باریە و مەترسی لەسەر گەرم و دەغڵودان نییە بەڵام پێویستی بە بارانی هەیە ینی لەو ڕۆتە مانجی پێنجیش بەردەوام پێویستی بارانیە بەس وەکو تا ئەو کاتێک قسەی لەسەر دەکەین مەترسی لەسەر دەغڵودان نییە بەپێی پێویست بارانەکە باش باریە الحەمدولیلا ساڵی ڕابردوو تەقریباً تا ڕێکەوتی ئێستا کە قسەی لەسەر دەکەین نزیک 200 ملیم باران باریم ئەو ساڵەکە تا ئێستا 215 ملیم باران باریە لە سنوورمانیش ڕێژەکە وەکو چەند ساڵی پێشتر ینی چەند ساڵەکانی پێشتر تا و کاتەن لەوانە زیاد لە 300 ملیم بارێ بەزەکە بەراورد بە ساڵی ڕابردوو بکەن ڕێژەکە باشە و بەپێی پێویستی شاتیان لە کاتی خۆی هاتیە کاتی گەنم مەثەڵ پێویستی باودانێ بارانەکە لیدایە هەتا ئێستا مەترسی لەسەر دەغڵودان نییە ئینشاءڵڵا لە سنوورەکەمان بەڵام پێویستی بە بارانش دەبی لە مانجی 3 و 4 هەر پێویستی باران دەبی ئینشاءڵڵا خوا بەرەکەتی خۆی بەسەردا دەبارێ لەو سنوورەی ما زیاتر مەثەڵ گەنم دێتە چاندن لەو دو ساڵانی ڕابردوو کە لەو ساژ ئێستا ڕێژێژی زۆر پەتاتە دێتە چاندن پاشان برنج دێتە چاندن پیاز دێزانی هەر بەرومەک بێتە دێتە چاندن لە سنوورمان بە دەرەیە جێ گەنمە